خۆشە بەڕاستی بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات تشکیل بکرێت، چەندکو دواکەوتنی تشکیلکردنی حکوومەت زەرەری یەکەم بە هاوڵاتیان دەکەوێتن. وەڕایم وایە دەبی ئەو حکوومەتی چاکسازی بی و بەرەو پێشوەچوون بی دەرفەتێکی باش ڕوخساوە ئێستا بۆ هەرێمی کوردستان کە بەرەوە پێشەوە بڕواتن. ئەو وەختە هەموو لە خزمەتی هاوڵاتیاندا نییە کە تەخیر بکرێتن تشکیلکردنی حکوومەت. نەهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان زەرەرە بۆ هەر تاکێکی کورد لە منەوەی دەست پێ بکە اینجا هەموو چین و توێژەکان بگرێتەوە. لەبەرەوە بە هیوام حکوومەتی هەرێمی کوردستان کار بکات لەسەر مافەکانی ئافرەت، مافەکانی کۆمەڵگا، منداڵان بە تایبەت منداڵان، لەبەرەوەی لە ماوەی ئەخیرا زۆر توندوتیژی کراوەتە سەر ئافرەتان، سەر منداڵان، سەر پیاوان، هەر تاکێک بەڕاستی کۆمەلگا هۆشیار بکەنەوە و مافەکانمان بەدەست بێنەوە با ئیتر چیتر ئەو ڕووداوانە ئەو کارەساتانە ڕوو نەداتەوە کەوا بەسەرمان هاتووە لە ڕابردوودا و کار بکەین لەسەر ئەوەی کەوا بەشێوی ژیانی خەڵک باشتر بکەین و بەرەو پێشتری ببین. هۆکاری تاخیربوونی پێکەینانی حکوومەتیش دەگەڕێتەوە بۆ هۆکار و هەموو هۆکارێکیش پێشهاتی لە هەموو پێشهاتەکانیشدا دەبینی چەندین ئەسبابەیە. زۆربەی کات مرۆڤ لە ماڵی خۆیدا تاکو دەگاتە بنبەستی بابەتێک چەندان ڕۆژ و چەندان هەفتەی دەخانێت تاکو دەبینی کێشەکەی نێوماڵی خۆی هەڵدەگا. نەباداوزە چەندین پیانی سیاسی لە ڕووی ئاینی و حیزبی و کللتوریەوە ڕێی بیری جیاوازێ تاکو دەگەنێت پێویستی بەکاتێ هیوادارین ئەو درەنگبوونەش بە شێوەیەکی باش کۆتایی پێبێ. زۆر سپاس.